بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. آمين. بنرانو بسراني برز خوشويست، سلام الرحمة خواهي پروردگار برجه بسر همولایك مانده. خواهي پروردگار عاقبت خير مان بکا، سربرز و سرفرازی دنیا و قیامت مان بکا، داهاتومان لرابردومان باشتر بکا، بمسلمانی بمان جنه، بمسلمانی بمان مرینه، بمسلمانی زندیمان بکاتو إن شاء الله تعالى. خۆشەویستانم خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان بەرنامەی ڕامان بە خزمەتتان دەگەمەوە. خوا زیارم خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەو بەرنامەیە بخاتە تەرازووی چاکەکانمان و تەرازووی چاکەکانمانی پێ قوڕسکات. خۆشەویستان بابەتێکی نوێ لە بەرنامەی ڕامان کە تەماشەی قورئان دەکەی و تەماشەی لێی وردەبیەوە کە کەلامی خوایە تەبارەک و تەعالا، مەسەلەی ئیستیغفار و گەڕانەوە بۆ لای خوا و داوای ئیستیغفارکردن لە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا گرنگیەکی زۆری پێدراوە و ڕەبط کراوە بە زۆر وەکو بڵێ دەستکەوتی زۆر گرنگ کە هەمومان پێویستمان پێیانە لە ڕۆژی دوایی. ئەوجا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە هەندێک شوێندا ئەمرمان پێ دەکات کە ئیستیغفار بکەین، تەوبە بکەین، ئیستیغفار بکەین بۆ لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. وەکو پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام ئەمرمان پێ دەکات، دەفەرمێ تەوبە و ئیستیغفار بکەن بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. ئەمن ڕۆژێ 100 جار، جاری وایە لە مەجلیسێکدانیش 100 جار ئیستیغفاری کردووە و سونەتە بۆ ئێمەی مسلمان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەمری پێکردووین کە بەیانیان و ئێواران 100 جار ئیستیغفار بکەین. ئەستەغفر الله و ئەتوب ئیلەیه، ئەستەغفر الله و ئەتوب ئیلەیه. جارێ پێش بچمە خزمەت ئاەتەکان، خۆشەویستان، و لە هەندێک شوێندا خوای پەروەردگار نەهی کردووە کە ئینسان ئیستیغفار بۆ کەسانێک بکات کە پێویستە ئینسانی ئیماندار ئاگادار بێ، ئاشنا بێتن. بۆ چونکە ناکرێ قورئان کە کەلامی خوایە، ئینسان هەر ئاوە بەس بیخوێنی تۆ بڵێ ئەوەندە ختمەم کردوون، بەڵام وەرە لە ژیانی ڕۆژانەماندا چەندمان جێبەجێ کردووە، چەندمان تەطبیق کردووە. قورئان کە هاتووە بۆی هاتووە کە جێبەجێکەین. یعنی بەرنامەکەشتان بەرنامەی ڕامان واتە تێفکرین و تەماشەکردنی قورئان و ئیش پێکردنی، ئەوە گرینگە. یعنی لە ژیانی خۆتدا، یعنی ئەگەر ئەو قورئانە هەموو ڕۆژێ 10 جار ختم کەی بەڵام ئیش بە ئاەتەکانی قورئان نەکەی، فریات ناکەوێتن، ئەو کاتەی سوودی لێ نابینی. قورئان بۆی هاتووە هەم بخوێندرێتەوە و هەم ئیشیشی پێ بکرێت لە ژیانی ڕۆژانەماندا. کەلیمەی ئەستەغفیر لە قورئاندا 9 جار هاتووە و کەلیمەی ئەستەغفیر 27 جار هاتووە و کەلیمەی ئیستیغفار 1 جار هاتووە. جارێ ئیستیغفار، خۆشەویستانی خۆم مسلمانانی ئازیز، ئەتوانم بڵێم سەمامی ئەمانە. سەمامی ئەمانە یعنی بۆچی؟ بۆی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا عەزابمان نەداتن. هەر ئومەتێک، هەر میلەتێک، هەر قەومێک ئیستیغفاری دەناودا زۆر بوو و زۆر ئیستیغفاری کرد، خوای گەورە تەبارەک و تەعالا عەزابی ناداتن. بەڵام بە شەرتێک ئەو ئومەتە ئیماندار بن، مسلمان بن و گوێڕایەڵی ئەمر و فەرمانەکانی خوا بن. تەماشەکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە سوورەتی ئەلئەنفال عفوا لە ئایەتی 33 دەفەرمێ وما كان الله ليعذبهم وأنت فيهم
وما كان الله معذبهم وهم يستغفرون. بەڕاستی مژدەیەکی گەورەیە بۆ ئێمەی مسلمان و ئێمەی ئیماندار. خوای پەروەردگار دەفەرمێ ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام، خوای گەورە تەبارەک وتەعالە ناکرێ وما كان الله ليعذبهم، نەبووە و ناکرێ خوای پەروەردگار تەبارەک وتەعالە عەزابیان بداوە ئەتۆش لە ناویان بی، ئەتۆش لە ناویان بی ئەی محەممەد الموستەفا عەلەیهی سەڵات وەسەلام. وجودی محەممەد الموستەفا عەلەیهی سەڵات وەسەلام لە ناو هاوڵان سەمامی ئەمان بوو بۆی خوای پەروەردگار عەزاب نەنێریتە سەر ئەو خەڵکەی. ئەوجا کە محەممەد نامێنی عەلەیهی سەڵات وەسەلام وفات دەکا، خوای پەروەردگار تەبارەک وتەعالە سەمامی ئەمانێکی دیکەی داناوە، هۆکارێکی دیکەی داناوە بۆی کە عەزابمان نەداویش چییە؟ وما كان الله معذبهم وهم يستغفرون. وخوای پەروەردگار تەبارەک وتەعالە عەزابیان ناداتن لە دوای تۆش ئەگەر ئیستیغفار بکەن. لەبەرەوە ئەو سونەتەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زۆر گرینگە خۆشەویستانی خۆم، سبەینە و ئێواران ئیستیغفار بکەین، منداڵەکانمان فێر بکەین، ئومەتەکەمان فێر بکەین، دەوروبەرمان فێر بکەین، ئەوەی ئەسکاری سبەینە و ئێواران بخوێنین، سەد جار ئیستیغفار بکەین و بیکە ویردی سەر زوبانت، بیکە ویردی سەر زوبانت. یعنی ئیستیغفار نیشانەی ئیحتیاجی و نیشانەی زەلیلی و نیشانەی بێدەسەڵاتی خۆت پیشانی خوای دەدەی کە خوا پێی خۆشە. چەند بەرامبەر بەخوا خۆت زەلیلکەی، خۆت بێدەسەڵات پیشان بدەی و خۆت بە محتاجی پیشان بدەی، خوا پێی خۆشە. بەڵام بە پێچەوانەوە بەرامبەر بە خەڵکی دیکە، بەرامبەر بە ئینسانەکان ناکرێت نەخۆت بە زەلیلی پیشان بدەی، نەخۆت بە محتاجی پیشان بدەی، نەخۆت وا پیشان بدەی کە تۆ محتاجی وانی. بەڵام بەرامبەر بەخوا ئینسان تا زەلیل بێ هەر کەمە. ئەوجا خۆشەویستانی خۆم، یەکێک لەو بابانەی کە خوا تەبارەک وتەعالە ئەمری بە ئیستیغفار کردووە، کە ئەمری بە ئیستیغفار کردووە لەوەی کە ئینسان ئەگەر عیبادەت و خواپەرستیەکی کرد، عیبادەت و خواپەرستیەکی کرد، ئەو عیبادەت و خواپەرستیە نەبێتە مایەی لوودبەرزیمان، نەبێتە مایەی ئەوەی کە ئینسان لە خۆی بایی بێتن. چکە جاری وایە دەبینی کابرا عیبادەتێکی دەکات، دوو ڕکعات نوێژان دەکات، سنەتێکی دەگری، قورئانی دەخوێنی، زۆر لوودبەرز دەبێتن. یعنی ئینسان ئەگەر تەماشەی نیعمەتەکانی خوا بکات، تەماشەی گەورەی و عەزەمەتی خوا بکات، تەماشەی بەخششەکانی خوا بکات کە لەگەڵی کردوین، بەرامبەر پێویستمان بە بەردەوام پێویستمان بە ئیستیغفارە. لەبەرەوە لە کاتی ئەدای واجباتدا تەماشەکە. یعنی ئینسان ئەگەر بەو نەمەتە ئیش بکە زۆر سەرکەوتوو دەبێتن. ئەوە خوای پەروەردگار تەبارەک وتەعالە لە حەجێدا، لە حەج واجبێکی ئیسلامیە، ڕوکنێکی ئیسلامیە. یعنی لەو ئەسناییدا خوای پەروەردگار کە دەفەرمێت ثم ئەفیضوا من حەیث ئەفاض الناس، یعنی کاتێک کە خەڵک لە بڵێ عەرەفاتدا دێتەوە یان لە مزدەلیفەیدا دەچێتە مینا، دەڵێن گۆشکۆ و خەڵکەی کە ئاوە بەدەستە جەمعی، چکە حەج عیبادەت و خواپەرستێکی دەستە جەمعیە، بۆ چکە کاتەکەی دیارە، کاتەکەی مەحدودە. ئەو جا دەفەرمێت لەو ئەسناییدا کە حەج ئەو پەڕی خۆپیشاندانی زەلیلی و ملکەچیە بەرامبەر بە ذاتی خوا تەبارەک وتەعالە و تەجەڕودکردنە لە هەموو جلوبەرگ و فەخفەخە و بۆنی خۆش و هەموو شتێک. ئەو جا دەفەرمێت لە دوای وەستەغفروا الله، زۆر ئیستیغفار بکەن، بۆی کە نەچێتە مێشکتان بڵێ وەڵام مادام ئەمە هاتی نێرانە تازە بووینە پەپولە و پاک بووین و پێویستمان بە ئیستیغفار ناکاتن. ئەو جا خۆشەویستانی خۆم، ئینسان لە کاتێکی دیکەدا کە زۆر گرینگە، زۆر مهمە، ئەویش تەماشا دەکەین کەسێک کە تووشی گوناه و تاوان دەبێ، تووشی مەعسیەت دەبێ. ئەو گوناه و تاوان و مەعسیەتە جاری وای وات لێ دەکات، دەڵێ وەڵڵاهی پێویست ناکە، ئەمن تازە ڕەش بوو، ئەمن تازە ئیستیغفاری چ بکەم، تۆبەی چ بکەم، بۆ پەشیمان بمەوە، هەر نەوەڵڵا بە کەیفی خۆم هەرچی گوناه کاکە کێ دەڵێ خوا لە من خۆش دەبێت، خوا لە من خۆش نابێت.
لەبەرەوە ڕامان لە قورئان و وردبوونەوە لە قورئان ئەو شتانەت فێر دەکاتن، دەزانی چۆن معاملە لەگەڵ خوا دەکەی، دەزانی چۆن دەژی. لەبەرەوە دەفەرمێ لە سوورەتی ئالی عیمران ئایەتی 135 والذین ئیذا فعلوا فاحشە بەشێکی زۆری زانایان بە زینا لە قەڵەمی دەدەن، هەندێکیش دەڵێن هەموو گوناهێکە کە بە زوبان دەکرێتن، گوێندانە، غەیبەتە، بوختانە، درۆکردنە، بەڵام بەشێکی وەکو گوتم دەڵێن مەبەستی پێ زینایە. ئەو ظەلەموا ئەنفوسەهم و زوڵمیان لە خۆیان کرد. بەڵام پاش ئەوەی کە ئینسان تەماشەکە گوناه و تاوانی کردن، ذەکەروا الله فاستەغفەروا لذنوبهم، خوای پەروەردگاریان وەبیرە و یادی خوا دەکەن و پەنا بۆ خوا دەبن، بۆ خوا دەگەڕێنەوە. فاستەغفەروا لذنوبهم ومن يغفر الذنوب إلا الله، و داوا دەکەن خوای پەروەردگار لێیان خۆش بێ. ئیستیغفار یعنی چی؟ یعنی داواکردنی مەغفیرەت و داواکردنی چاوپۆشی و داواکردنی عەفوکردنی ئەو ئینسانە لە کەم و کوڕی و کرچوکاڵیەکانی کە زۆر زۆر گرینگە. ئەو جا خۆشەویستانی خۆم دەفەرمێ ومن يغفر الذنوب إلا الله ولم يصروا على ما فعلوا وهم يعلمون، و لەسەر ئەو گوناه و تاوانانە بەردەوام نابن، ئیسراری لەسەر ناکەن، یعنی بە تۆبۆ دەگەڕێنەوە لای خوای پەروەردگار، خوای پەروەردگاریش لێیان خۆش دەبی. ئەو جا خۆشەویستانی خۆم بابەتێکی دیکە هەر لە مەسەلەی ئیستیغفار کە زۆر گرینگە، جاری وایە ئەتۆ پێویستە کاتن پیاوێکی ساڵح شک دەبەی، ئەو پیاوە ساڵحە بۆ خۆت مەسەلەن دەبینی تەماشە دەکەی زۆر گونەهبار و تاوانباری، پێویستە کە پیاوێکی ساڵح داوای لێخۆشبوونت لە خوا بۆ بکاتن. ئەوە دروستە بە شەرتێکی ئەو پیاوە ساڵحە حزوری هەبێ، لە توانایدا هەبێ، مخاتەبەی بکەیت. جات ئێستانە کە چ بە تەلەفۆن چ بچیە خزمەتی ڕوبەڕوو قسەی لەگەڵ بکەیت، دەنگت ببیسێ و لە ژیاندا مابێ ئەو کەسە لە ژیاندا مابێ. ئەوە زۆر گرینگە ئینسان بیزانێتن، ئەوە عەقیدەیە، بیر و باوەڕە. دەنا ئەتۆ مەسەلەن پیاوێکی ساڵح هەبووە بڵێن با پێغەمبەری خوا عەلەیهی سەلام لە هەموو کەس ساڵحتر بووە، دروست نییە ئەتۆ ئێستا بچیە سەر مەرقەدەکەی، سەر قەبرەکەی، بڵێ پێغەمبەری خوا هاتووم داوای لێخۆشبوونم لە خوا بۆ بکەی. پێغەمبەر وای فێر کردوین عەلەیهی سەڵات وسەلام کەوان نەڵێین، خوا وای فێر کردوین کەوان نەڵێین. بێڕێزی نییە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. بەڵام کە لە ژیاندا مابوون ئەو پیاوە ساڵحانە پێیان گەیشتی، دروستە داوای ئەوەیان بۆ بکەی کە لە بەخوا بپارێنەوە خوا لێت خۆش بێتن. دوو نمونەتان دەدەمێ. یەکیان لە سوورەتی ئالی عیمران ئایەتی 159 خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك فاعف عنهم واستغفر لهم. خوای پەروەردگار دەفەرمێ گەرە تۆ دڵڕەق بای و نەرمونیان نەبای و قسەڕەق بای، لە دەوری تۆ پەرش و بڵاو دەبوون، خەڵکت لەگەڵ نەدەما، لێیان خۆش بە، لێبوردە بە لە حەقی خۆت کە هەر شتێکی حەقی خۆتە بەرامبەر بەوان عەفویان کە چاوپۆشیان لێ بکە و داوای لێخۆشبوونیان لۆ بکە لە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا وشاورهم في الأمر فإذا عزمت فتوكل على الله إن الله يحب المتوكلين. ئەوە یەکی. دووی تەماشەی براکانی یوسف کە عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە ئەو بەزمە بە برای خۆیان دەکەن، کاتێک کە ئاشکرا دەبن چ دەکەن؟ چاوەڕوویان نابێتن بۆ خۆیان دەست بەرزکەنەوە لە خوای لێمان خۆش بمە و گوناه و تاوانامان کرد. هەم داوای عەفوو لە براکەیان دەکەن و داواش لە بابیان دەکەن کە یعقوب عەلەیهی سەڵات وسەلام کە لە خوا بپارێتەوە خوا عەفویان بکات. دەفەرمێ قالوا يا أبانا استغفر لنا ذنوبنا إنا كنا خاطئين.
ئەوە زۆر گرنگە ئینسانی اعتراف بکە بە هەڵەکەی ئەو جا داوای چ بکە داوای ئیستیغفار بکە داوای لێخۆشبوون بکە لە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. بەڵام برا شیرنەکانی خۆم بیسەرانی ئازیز و بینەرانی عەزیزم، یعنی کەسێکە بەردەوام بێ لەسەر گوناه و تاوان و ئیعتراف بە گوناه و تاوان نەکە بە هەتا ئێوارێ ڕۆژێ 1 ملیار ئەستەغفیرڵڵای بکە فریای ناکەوێت. بێمە سەر خاڵێکی دیکە کە خاڵێکی زۆر زۆر گرینگە. خوای گەورە تەبارەک و تەعالا کۆمەڵە خەڵکێک هەن نەهی کردووە کە ئینسان ئیستیغفاریان بۆ بکات. نەهی کردووە کە ئینسان ئیستیغفاریان بۆ بکە. ئەویش چێن؟ ئەو کەسانن کە مەشهورن کە ئەو کەسانە کافرن، بێباوەڕن، مشریکن، منافقن. ئەو سێ سنفە: کافر، مشریک، منافق. چێن کافر و مشریک و منافق؟ مەسەلەی نیفاق معلومی جەنابتانە کە ئەو کەسێک کە بە دڵ شتێکی لە دڵدایە بەڵام بە زوبان لە بۆ مەسلحەتی دنیایی یان مەسلحەتی شخصی خۆی یان لە بۆ پلە و پۆستێک یان لە بۆ جاسووسی شتێکی دیکەوە دەکات. ئەوە بەڕاستی زۆر زۆر شتێکی نەقۆڵا و شتێکی نەگونجاوە. کافریش ئەو کەسەیە کە هەر باوەڕی پێ نەبێ. کافر ئەو کەسێک کە باوەڕی بە پەیامی خوا نەبێتن. و مشریک ئەو کەسەیە کە مەسەلەن دەبینی خۆی بە موسڵمان دەزانێ، بالفعل موسڵمانیشە، بەڵام جا لە جەهلەوە بێ لە عەمدەوە بێ شرک بڕیار دەدا بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. یعنی حەڵاڵ و حەرام لە غەیری خوا وەردەگرێتن. ئەمڕۆ خۆشەویستانی خۆم لە وڵاتی ئێمە و لە وڵاتی موسڵمانان یعنی بۆی کە بەرچاومان ڕوون بێ کە لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کابرای مشریک هەبوو بێ، کابرای کافر هەبوو بێ، منافق هەبوو بێ، سەردەمی ئێمە نە پاکترە، نە ئێمە بەتواناترین، نە ئێمە پیاوچاکترین، نە ئێمە بۆ خوا سڵحاوترین بڵێ خوای پەروەردگارە و خەڵکی ئومەتەی هەمووی هەر یان دیسان خوا محتاجی ئێمە نییە، احتیاجی ئێمە نییە خوا تەبارەک و تەعالا. جارێ با من یەک شتان پێ بڵێم بۆی بەرچاوتان ڕوون بێ. هەر کەسێک ڕەفزی شەریعەتی خوا بکاتەوە کافرە، و هەر کەسێک باوەڕی بە پێغەمبەر نەبێ کە خاتەمی ئەنبیایە کافرە، و هەر کەسێک بەرنامەیەکی دەستکرد، بەرنامەیەکی عەلمانی بە چاکتر و بە باشتر و بە بەدیل بزانێ بۆ ئەو سەردەمە ئەمەی تێدا دەژین کافرە و بێباوەڕە و مشریکە و جا هەر ناوێکی لێ دەنێ لێی بنێ. جا بابی تۆ بێ، بابی من بێ، برای تۆ بێ، برای من بێ، با نوێژیش بکە، با ڕۆژوش بگرێ، با و بەڵێ موسڵمانیشم. بە موسڵمان لە قەڵەم نادرێت. ئەو دینی خوایە، شەریعەتی خوایە. لەبەرەوە بەڕاستی ئەو کەسانەی کە داکۆچیکارن لە فکرەی عەلمانیەت لە عالەمی ئیسلامی و عەلمانیەتیان هێناوەتە عالەمی ئیسلامی و وەکو بەدیل و وەکو مەنهەج و بەرنامە معاملەی لەگەڵ دەکەن، بە موسڵمان لە قەڵەم نادرێن لای خوای پەروەردگار و لای من و تۆش دەبێ ئاگامان لێبێ ئەو چەشتانەیان دەگەر جێبەجێ بکەین. یەکەمیان خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ بە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئەو کەسانەی کە زانیمان بەو شێوەن دەفەرمێ ئستەغفر لەهم ئەو لا تەستەغفر لەهم ئین تەستەغفر لەهم 70 مرة فلن يغفر الله لهم. داوای لێخۆشبوونیان بۆ بکەی یان نەکەی لەخوا. ئەگەر 70 جاریشیان داوای لێخۆشبوون لەخوا بۆ بکەی خوا لێیان خۆش نابێ. ئەزانی پێغەمبەر چ دەفەرمێ لەبەرەوە ڕەحمەتەن مهداد بوو، ڕەحمەتەن للعالەمین بوو. دەفەرمێ گە بزانم لە 70 جاری زیاتر داوا بکەم خوا لێیان خۆش بێ داوای ئیستیغفاریان بەڵام خوای گەورە تەبارەک و تەعالا مانای ئەوە نییە کە 71 جار داوای لێخۆشبوونیان بۆ بکەی لێیان خۆش دەبێ. ئەگەر 1 ملیار جاریش داوای لێبردون و داوای لێخۆشبوون بۆ کابرای مشریک و منافق و کافری ئەسڵی بکەی خوا لێیان خۆش نابێتن. ئەو جا خۆشەویستانی خوب تەماشەکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێتن چی؟ قد كانت لسورة الممتحنة يعني الممتحنة آياتي 4 قد كانت لكم أسوة حسنة في إبراهيم والذين معه إذ قالوا لقومهم إنا براء منكم ومما تعبدون من دون الله كفرنا بكم وبدا بيننا وبينكم العداوة والبغضاء أبدا حتى تؤمنوا بالله وحده إلا قول إبراهيم لأبيه لأستغفرن لك. خواي پروردگار تبارك وتعالى
تەفاسیلەکەی ناچمە سەری، چکە بابی دەرسەکەی مەدەرسی ئیستیغفارە، یعنی دەفەرمێ ئیبراهیم و ئیماندارانی لەگەڵی دابوون قودوە و ئوسوەن بۆ ئێوە لەبەرەوەی مەسەلەی وەلا و بەڕایان تەواو بوو لەگەڵ قەومەکەی خۆیان، لەگەڵ خزمەکەی خۆیان، لەگەڵ بابیان، برایان، مامیان، لەبەرەوەی موسڵمان نەبوون تەبەڕایان لێکردن. ئیلا قەولە ئیبراهیم، یعنی بەس لێرە ئیبراهیم بۆنگۆ قودوە نییە. بۆ چکە بە بابی خۆی گۆ لە ئەستەغفیڕەنە لەک، بە بابی خۆی گۆ داوای ئیستیغفارت بۆ دەکەم لەخوا، بۆ چکە بابی مشریک بوو، ناکرێ لە بۆ کابرای مشریک داوای ئیستیغفار بکەی لە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا، ناکرێ بەشداری ناشتنی بکەی، ناکرێ بەشداری نوێژ لەسەرکردنی بکەی، ناکرێ بچێ سەر قەبرەکەی ڕاوەستی. ئەوە دینە و شەریعەتە. تەماشا دەکەی لەو وڵاتەی ئێمە ئەوەی لە هەموو کەس زیاتر دژایەتی دین دەکا، کەسێکی دین فرۆش پەیدا دەبێت دەچێت نوێژی جەنازەی لەسەر دەکات، خەڵکێکی مێنی لە دین حاڵی نەبوو دەچن لە دوی ڕادەوەسن نوێژی لەسەر دەکەن. لە کوێی شەریعەت و ئیسلام دروستە ئەوە؟ ئەو جا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا چ دەفەرمێ لە سوورەتی تەوبە ئایەتی 113 ما كان للنبي والذين آمنوا أن يستغفروا للمشركين ولو كانوا أولي قربى من بعد ما تبين لهم أنهم أصحاب الجحيم. دەفەرمێ نەبووە و نەگوتراوە لە بۆ پێغەمبەر کە نەگوترابێ و نەبێ لۆمەچی، لە بۆ پێغەمبەر و ئەوانەی بە دوای پێغەمبەریش کەوتون عەلەیهی سەڵات وەسەلام داوای ئیستیغفار بکەن لە بۆ کەسانێکی مشریک ئەگەر خزمەکانی خۆشیان بن، ئەگەر بابی خۆشیان بێ، برای خۆشیان بێ. ولی قوربا چییە؟ بابە، برایە، ئامۆزایە، کوڕە، خاڵۆزایە، پورزایە، ئەو خزمانن پاشەوەی کە بۆیان دەردەکەوانە دوژمنی خوان. لەبەرەوە خۆشەویستانی خۆم مەسەلەی ئیستیغفار خوازیارم من ناتوانم هەموو جارێ لە بەرنامەیەکی هەموو جانبەکانی زۆر بە تەفسیلی چکە لە 20 دقەی زۆر ئاستەمە هەموو شتێکی بکەین، بەڵام خوازیارم بگەڕێنەوە سەری لە قورئان هەڵوەسەی بەرامبەر بکەن، بزانن خوای پەروەردگار تەبارەک و تەعالا چۆن باسی ئیستیغفاری کردووە. تا بابەتێکی دیکە بە خوای پەروەردگارتان دەست پێرم. وەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.